فەرموویانەکە. والله إن شاء الله قنجاو يعني لرخصتي تو برز لرخصتي أو تكتب لا برزانة بالكوكو عبرتي كشبو أوان بيت فەرمووی إن شاء الله. إن شاء الله. ماما صاجان رأينا زانم شكون دست بكم ماما صا من لخوا بزياد بخواي جورا نعمتي كي زور زوري بيبخشي بوم يعني لا لها مشتكوا همور يكوا خواي جورا نازو نعمتي كي زوري بيدابو دايكو باوكي باش براو خشكي باش خيزاني باش بارو سعر ومال وهم شتيكم هبو ماما صاجان بەڵام من کەسێک بووم کە دایک و باوکم بە زۆری خێزانم بە زۆری هەوڵیان لەگەڵم ئەدا نوێژ بکە بگەڕێرەوە بۆ لای خوا بەڵام من بە زۆر بەخۆمەوە ئەم نازی یعنی لەخوا بە زیاد بێ فەزلی خوا بەسەرمەوەیە گەنجێکی باڵا بەرز و یعنی شێوازی کوڕ شتێکی جوانم هەبوو یعنی بەڵام ئیمانم نەبوو بەڵام بە هینی خۆم بە داوای لێبرد نەکەم هەندێک قسەکردنم تۆزێک متەئەسیرە مامۆستاگیان بە بێعەقلی خۆم لەگەڵ ڕێزم ئەو قسەی ئەەکەم هەموو شتێکم لەدەستدا مامۆستاگیان خێزانم پارەم ئیشم کارم هەموو شتێکم لەدەستدا مامۆستا بەڵام دوای ئەوەی کە هەموو شتێکم لەدەستدا تەنانەت خێزانیشم لێم جابەوە دوای ئەوە هەستم بەخۆم کردەوە کە کەسێک بووم من بەڵام لەخوا بە زیاد بێ تا ئێستا نە مەشروبم خواردووە نە زینام کردووە نە شتێکی خراپم کردووە بەڵام غەدرم لە خەڵک کردووە حەقی خەڵک لای منە مامۆستاگیان ئێستا ناتوانم حەقوەکو چی یعنی مافێکی کەسێک مافێکی کەسانێک کە ئێستا ناتوانم بیان دۆزمەوە ناتوانم دووبارە بگەڕێمەوە سەریان گردن ئازایان لێ بکەمەوە باش تەنها یەک کەس ئەوەی گردن ئازایم لێ کردووە کە خێزانی پێشوم بوو ئێستاش یعنی دوای جیابوونەوەشمان من بەڕاستی لەخوا بەزیابێ فەزلی خوای گەورەیە کە هیدایەتم وەرگرتووە ئێستا الحەمدولillah نوێژی بەیانی ئەەکەم سونەت ئەەکەم ضوحا ئەەکەم وتر ئەەکەم شەو نوێژ ئەەکەم ئەو جارە خەومەوە مامۆستاگیان یعنی من ماوەی مانگێکە هەموو ڕۆژێک لە مایکەکە یام داوا ئەەکەم بەڵام قسمەت ئەوەیە کە ئەمڕۆ توانیم وەرەگرم مامۆستاگیان مامۆستا دوای جیابوونەوەشمان خێزانم زۆر هەوڵی لەگەڵمدا تەلیفۆنی بۆ ئەکردم نەسیحەتی ئەکردم طبعا خۆم چەند زمانێک ئەزانم ئینگلیزی عەرەبییەکی پارا و لەخوا بەزیابێ و عەرەبی ئێستا ئەتوانم کە قورئانی بە باشی پێ بخوێنم زۆر لە باشیش مانەکانی تێبگەم فارسی و کوردیش ئەزانم مامۆستاگیان ئەو نەخوێندەوار بوو بەڵام ئەو نەسیحەتی منی ئەکرد ئەمە بکە ئەوە بکە وا بکە ئەبێ وابی ئەبێ ئەمە بکەی ئەبێ ئەوە بکەی لەخوا بەزیابێ مامۆستاگیان بە هۆکاری ئەوەوە من هیدایەتم وەرگرت یعنی دوای ئەوەی لێ جابمەوە بەڵێ مامۆستاگیان هەتاکو ئەم دەقەیەش هەموو ڕۆژێک تەلیفۆن ئەکات هەواڵم ئەپرسێت قسەی خێرم بۆ ئەکات نەسیحەتم ئەکات وازە نوێژەکانت مێنە خوای گەورە لە هەموو کەس باشترە ئێستاش نیازی ئەوەم هەیە ئەگەر خوای گەورە بۆم ئاسان بکات ئەگەر خوای گەورە دووبارەوە بیهێنمە سەر زمەتی خۆ مامۆستاگیان باشە تۆ لێی جیابوویتەوە بە تەواوەتی بەڵێ مامۆستا باش بەس کە لێی جیابوویتەوە بە هیچ شێوازێکە و ناتوانێت بێتەوە ژیانی تۆ برای شیرینم بە حەڵاڵی ناتوانێت ژیانی تۆ مامۆستاگیان ئێمە کە جیابووینەوە هەندێک کێشەیەک لە بینمان ڕوویدا یعنی کێشەکان بەڕاستی خەتای من بوو کە من زۆرم بەرامبەر ئەو کرد باشە مامۆستا بەڵام کە گەشتینە ئەوەی کە خۆی داوای جیابوونەوەی کرد بە مخالەعات جیابووینەوە من پرسیاری چەند مامۆستایەکی بەڕێزم کرد ئێستا شاتومەتە خزمەتی تۆ ئەم پرسیارە لە تۆ بکەمەوە ئایا مخالەعە یەک تەلاقت ئەکەوێ دوای ئەوە ئەتوانی بە عەقدی تازە بیهێنیتەوە سەر زمەتی خۆت مامۆستا دوای 3 مانگ ئەتوانیت یعنی 3 مانگ بەسەریا تێ نەپەڕێ ئەتوانی بەڵام دوای 3 مانگەکە کە تێپەڕی ناتوانیت بە عەقدی تازەش نابێ ناتوانی بە هیچ شێوازێک باشە مامۆستاگیان
یعنی ئەمەیان لە پێش ئەوەی 3 مانگەکە تێپەڕێ ناتوانانی بەڵام لە هەندێک حاڵەتە ئێستا هەندێک شت هەیە من ناتوانم باسی بکەم لە لایڤەکەی مامۆستا گیان ئەگەر ڕێگە چارەیەک هەبێ بتوانم پەیوەندیت پێوە بکەم. جەنابەت لە شی شارێک دانیشیت؟ من لە سلێمانی مامۆستا گیان. براکەم لە سلێمانی باشترین حل بۆ جەنابەت ئەوەیە بچیتە لیژنەی فتووا. باشە لیژنەی فتووا و بزانم 1 شەمان و 4 شەمان دانیشن، بەیانی نادوو بەیانی دانیشن هەر بەرامبەر ئوتێل تایتانیکەوە بزانم لە مزگەوتی جیهادی کۆن لەوێ دانیشن دکتۆر ئەحمەدی شافعیوان پیاوی زانە و عالمن. ئەو پیاوە بەڕێزانە ئەزمونێکی زۆریان لەم بابەتی تەلاق و جیابوونەوەی خێزانەکان هەیە. بڕۆ بۆ لایەن بەڵکو ئیشاڵە ئەو مەسەلەی جەنابەت ئیتر ئەگە حەل بێ ئەوان حەلیان لایە و حەلیش نەبێ پێت ئەڵێن جواب دەکەن ان شاء الله تعالى. هەر ئەوە بوو براکەم. وەڵای مامۆستا گیان هەر ئەوە بوو بەڵام حەزم کرد ئەم ڕوونکردنەوانە پێشکی بدە من تەنها هەو پرسیارم هەبوو. دوای ئەوەش حەزم کرد ئەوە باسە بکەم بۆ ئەوەی کە بۆکو بۆ ئەو برا خوشکانم کە بە عیبرەتێک مامۆستا گیان من خوای گەورە فەزڵێکی زۆری دابوو بەسەر منە وەکو باسم کرد بەڵام نەمزانی چۆن ئەم فەزڵە یعنی ئەم شتێکە